سڵاتە لەبێ هاوڕێیانم کاتتان باش وەکو دوێنێکە باسم کرد هەتا وەکو خۆمان یەکلایی دەکەینەوە چونکە بڕیارێک بەیەکەوە دەدەین لەگەڵ بینەران و تەماشەوانانەوە ئەوانەی ئەو کەناڵە ڕۆژانە سیر دەکەن ئیتر بەیەکەوە بڕیارێک دەدەین کە لەمە دوا پەخشەکانمان چۆن بکەین یەکەمینیان بە کورمانجی بی بە سۆرانی بێ ویانیش لە یەک لایڤدا هەردووچیان بەیەکەوە بن و لە هەمان کاتدا لەسەر کاتەکەشی قسە دەکەین و لەسەر فۆرم و شێوازی بەرنامەکانیش بەیەکەوە قسە دەکەین بەڵام هەتاوەکو ئەو بریارە ئەدەین کە هیوادارم لە چەند ڕۆژی ئایندەدا ئەو بریارانە بدەین ئیتر بەرنامەکان بە شێوەیەکی هەڕەمەکی یعنی کاتێکی نادیار وەکو جاران ئیتر بڵاو دەکەینەوە بەخێر بێت سەر هەردوو چاوم سەر هەردوو چاوێ من بەخێر هاتن هەواڵی هێژا واکمە دۆگۆت حتاکو ئەم خۆ یەک عالی دەکەین کە ساڵا پێشێدا بەرنامە چۆر بێن پێشکەشکردن سێ چوار ڕۆژ لازمن دیسانجی حتا هەمی هەواڵ یعنی هەواڵێک و دەخوازن بێگومان کۆمنتین خۆ دەشین پێشنیاری خۆ دەشینن ئەم بە ئاوایەکی نەدیار بەرنامیان ساز دەکەن یعنی نەها چارەیەک مایە ژ بۆی ساعت 8 بەدەما ئەڤڕۆپای من دەست بەڵای فێکرد لێ دەمە پێش وسا نابە ئیرۆکە دیسا ئەو بەرنامە نیڤێوی بە سۆرانی دەبە نیڤێوی بە کورمانجی دەبە ژ بۆی کو گەلک تەماشەفانێ من یە سۆرانی دەخوازن فێری کورمانجی ببن یە کورمانجی دەخوازن فێری سۆرانی ببن بە تایبەتیژی ژاڵیەن هەواڵێن و کورمانجی داخن خواستە کەیوانی پڕمەزنێک و فێری سۆرانی بن لۆما دەست پێکەدا بە سۆرانی داخن پشتڕژی ئیدی چارشەوەیەکی بە کورمانجی دەمێ خێراتن هاوڕێنم کاتتان باش ئەمڕۆکەش ڕووداوەکانی پشت پەردا قسە دەکەین لەمە دووە ناوی ئەو بەرنامانە ئەبێتە پشت پەردە پشتی پەردەی یعنی بزانم ناوێکی گونجاوە واتە ڕۆژانە هەوڵ ئەدەم جارێک یان دووجار هەموو هەواڵەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان بە تایبەتی ئەوانەی پەیوەندیان بە کێشەی کوردەوە هەیە هەواڵە گرنگەکان بخەمە سەر شاشە و لە هەمان کاتە ئێمە بەتەنیا هەواڵەکان ناخوێنەوە بەڵکو هەواڵەکان هەڵدەسەنگین یعنی پشت پەردەی هەواڵەکان هەڵدەسەنگین ئەگەنا هەواڵ خوێندنەوە لە ڕۆژی ئەمڕۆوادە کارێکی زۆر زۆر ئاسانە پێش هەموو شتێک ئیتر من لە ڕۆژێک وابزانم بەر لە سەری ساڵ پێم ڕاگەیان دەبوون هەتا وەکو نەتەنیا و سەردانی و ئەمریکا نەکات لەگە دۆناڵد ترامپدا کۆنەبێتەوە و بڕیارەکان دەرنەکەون کە بڕیارەکان چین ئێمە هەرچی قسەیەکی بکەین بە تایبەتی لەسەر سوودیا و ئەمانەدا قسەیەکی بەتاڵە یعنی مەزلوم عەبدی هات نهات چوو نەچوو گەڕایەوە نەگەڕایەوە لە سەد تشرینیاندا درۆنەکەوتە خوارەوە ئەڵغامێک مینێک دەقی ئەمانە هەموو قسەیەکن بە تەنیا وەختەکانتان دەگرن یعنی نەوەکو هەتا ناتوانین بڵین سیاسەتی ڕۆژی ئەتوانین بڵێن ڕووداوی دەقەرام ئەوانە بەدەقەیدا گۆڕانکاری بەسەردادێن بەڵام ئیتر دیدارەکەی نەتەنیاهۆ و ترامپمان بینی کە بێگومان بمانەوێ نەمانەوێ لەبەر ئەوەی پەیوەندی بە سووریا هەیە لەبەر ئەوەی پەیوەندی بە ئێرانەوە هەیە کەواتە پەیوەندی بە کێشەی کوردەوە هەیە چونکە سووریا واتە کوردی باکوور و کوردی سووریاش ڕۆژ ئاواژ دەگرێتەوە ئێران کوردی ڕۆژهەڵات دەگرێتەوە کوردی عراقیش دەگرێتەوە عراق دەگرێتەوە ئیتر لە بۆ هەندێ ئەو مەسەلەیە پەیوەندی بە هەر چوار پارچەی کوردستانەوە هەیە ئیتر ئەو دیدارە ئەنجامدرا لە دیدارەکەدا کۆمەڵێک کۆت ئاشکراکران کە ئەتوانین قسەیان لەسەر بکەین کە ئەمانە ئامانجیان چیە بەڵام سەبارەت بە تورکیا تا ڕادێک ئەتوانم بڵێن نادیاریەک هەیە نادیاریەکە لەوەدایە ئایا ینی لەوەدایەکە لە چەند ڕۆژی هاوڕێیان ئەوە بۆ ناڵێن دەنگ دوور دەیان خراپە مایکرۆفۆنەکەم نەوەست بۆ ئێوەش هیچ کارتان نەوێکتان نەبوو ئەوە چەکەم کرد لە چەند ڕۆژی ئایندەدا ئایندە کەشتان پێ دەڵێم کەی نییە یعنی لە ڕۆژی دووشەمە ئەم دووشەمەیە هەواڵەکان کە باسییان کرد تایمین دە لیدەرس واتە ترامپ و ئەردۆغان are set to speak on
Monday evening around 4 p.m. local time. Agenda: the primary topics of the conversation will be Russia-Ukraine war and the humanitarian situation in Gaza. Context: Erdogan noted that he remains in close contact with both Russian President Vladimir Putin and Ukrainian President Volodymyr Zelensky to act as a mediator in regional conflict. يعني تر لروجي دوشەمەدا تەوەرەیەکی دیکەی دیدارەکانی ترامپ ساز دەکرێن، ئەویش بە تەلەفۆنە لەگەڵ دۆناڵد ترامپ ساعت 4 بە کاتی ئەمریکا و لەوێدا ئەوەی خۆشە و ئەوەی سرنج ڕاکێشە کە ئەژێنداکان ئەمریکاوایان دیار خستووە مەسەلەی سووریای تێدا نیە، بەڵکو لەسەر شەڕی ئۆکرانیا و رووسیا قسە دەکەن و لە هەمان کاتدا لەسەر غەزە قسە دەکەن. ئەمە دۆناڵد ترامپی ئەمە ئەتوانین بڵێن سیاسەتمەدارانی تورکیای تا ڕادێک شێت کردووە. پاشان پێتان ئەڵێم ئەوە مانای چییە، بەڵام بە سەرەتا لە سووریاوە دەست پێ بکەین. لە سووریا جمجۆڵە سەربازیەکانی سوپای هەیەت التحریر الشام و سوپای تورکیا تا ڕادێک هەیە لە باکووری سووریادا لە هێلەکانی بەریەککەوتن لە گوندەوارەکانی باکوور و ڕۆژهەڵاتی حەلەب، ناوچەکانی قەڵغانی فرات و چڵە زەیتون شایدی ئامادەباشی سەربازی سوپای دەستەی تحریر الشام و سوپای نیشتیمانی سووریا چی پێ ئەڵێن تورکەکان ناوێکیان لێنایەت ئۆردوسی ئیدی میلی ئۆردوسی بەیەکەوە لەگەڵ یەکتریدا مانۆڕی سەربازی ئەنجام دەدەن. سەرچاوە مەیدانیەکان ئاماژە بە فرنی فڕۆکەی بێفڕۆکەوانی زۆری تورکی دەکەن لە ناوچەکانی تەڵ ڕەفعەت و مینبیج و بەرپرسێک لە وەزارەتی بەرگری سەر بە حکوومەتی کاتی سووریا ڕایگەیان ئەم جموجۆڵانە لە چوارچێوەی بەرزکردنەوەی ئامادەباشی شەڕدان بۆ وەڵامدانەوەی هەر هەوڵێکی دزەکردن یان تۆپبارانێک کە ناوچە ئارامەکان بکاتە ئامانج. یعنی بەرپرسانی وەزارەتی بەرگری سووریا لێدوانێکی حەساس و ترسنۆکانیان داوە، چونکە دەزانن کە بڕیاردان لە بۆ شەڕ کارێکی وەها ئاسان نییە، بە تایبەتی لە سەردەمێکدا کە ئیسرائیل چەکوچێکی بەدەستەوێ و ئیتر دەستی لەسەر پەلاپیتکیە و ئیتر لە ئالۆزی لە ڕۆژهەڵاتی فرات هەیە. راپۆرتەکان ئاماژەیان بە جوولەی ئامێرە قورسەکانی سەر بە هەسە کردووە لە دەوروبەری ناوچەی عین ئیسا و گوندەوارەکانی باکووری دێرە زوور. ئەمەش ئەو هاوکاتە لەگەڵ بەردەوامی گرژیەکان لە ناوچە عەشیرەتە عەرەبیەکان. فەرماندەی گشتی هەسەدا لە بەیاننامەیەکیدا هۆشداریدا کە هەر سەرکێشیێکی سەربازی نوێی تورکیا دەبێتە یعنی بەرژەوەندیەکانی و ئیتر سیستەمی پاراستن و بەڕێوەبەری خۆسەر ئالۆز دەکاوە لە هەمان کاتدا کێشە بۆ شەڕی تیرۆریزم دروست دەکات و دەبێتە هۆی ئەوەی کە شانە نووسوەکانی داعش زیندوو ببنەوە. ئەو لێدوانێکی کراسیکە بەردەوام هێزەکانی سووریای دیموکراتیک هەر کاتێک جموجۆڵێکی تورکیا هەبێ ئەم کارتە ڕۆبەڕووی خۆر ئاوا دەنەوە، ئەڵێن ئەگەر تورکیا لێمان بدا شەڕ ببێ ئەمە داعش زیندوو دەبێتەوە. و لە هەمان کاتدا لە سوێیدا ئیتر تەماشامان کرد ئەمڕۆژ ئەوە هەبوون ئەمڕۆکە لە سوێدا بزوتنەوەی ئاشتیانە لە سوێدا لەگەڵ سەرەتای ساڵی 2027 چوە قۆناغێکی نوێوە لە گۆڕەپانی کەرامە ئیتر خۆپیشاندانێکی جەماوەری سازکرا کە لەوێدا سەرکردەکانی بزوتنەوەکە و گروپە ناوخۆیەکان وەک پیاوانی ئەلکەرامە
ڕێجال ئەلکەرامە جاتیان لە داواکاریە سیاسیەکان بۆ جێبەجێکردنی بڕیاری 2254 نەتەوەی گرتوەکان کردەوە کە لەوێدا لەو بڕیارانە ئەو بڕیارانە لە کاتی ئەسد دەرچوونە پەیوەندی بە کەمانەتەوەیەکان هەیە کە دەبێ مافی کەمانەتەوەیەکان بپارێزرێ و ئیتر تەماشا دەکەین ئەم گۆڕانکاریانە هەتا وەکو ئێستا لە ئەوەنە لە ئارادانا ئیتر وەزیری بەرگری تورکیا چەند جارێکە وەکو دەزانن بەردەوام لێدوان ئەدا هێزەکانی سووریای دیموکراتیکی چەکەکانیان داعانێن دەچن لە دەرگای ماڵی ئەحمەد شەرع دەدەن دەبنە قڕوجی ئەوان یعنی وان ئەڵێ بەڵام وا دەگەینێ دەبنە قڕوجی ئەوانیان نا یعنی دێ تەسلیمی ئێمە دەبنیان نا ئەگەر چەکیشیان پێ بێ لە چوارچێوەی ئێمە دەمانەوێ ئەنتیگرەی سووریا دەبنیان نا ئەگەنا لێتان دەدەین کات کەم ماوە سەبرمان نەما ئەوە بەردەوام وەزیری بەرگری وەزیری ناوخۆی تورکیا ئەو قسەیان دەکردن بەڵام ئەمڕۆکە ئیتر لێدوانەکەی فەتح یەڵدزیژی هاتە سەر ئیتر فەتح یەڵدز هەڤاڵ فەتح یەڵدز کە جێگری سەرۆکی ماپێ واتە جێگری هەڤاڵ دەوڵەت باخچەلیە ئیتر ئەویش لێدوانێکیدا لێدوانەکەی جاری یەکەمە لێدوانێکی ینی بەتایبەتیش لە دوای قۆناغی دەستپێکردنی دیالۆگدا لێدوانێکی وهاتون بێ ئیتر بە ئاشکرا گوتی هێزە تیرۆریستەکانی هەسەدا بە ئاشکرا ئیتر ئەمە بەسە دەبێ ئیتر ئەمانە بەبێ قەید و شەرت واز لە یاری لەگەڵ ئیسرائیلدا بێن و ئیتر ئیتفاقی دەی ئازار پێک بن ئەگەرنا ئیتر تورکیا بڕیار دەدات کە ئۆپەراسیۆن بکەن لێرەدا ئیتر دەبینن چەند بابەتێک هەنە کە پێویستە یەک بێک شیان بکەینەوە کۆبوونەوەی ڕۆژ یەکشەمە نێوان ئەردۆغان و ترامپ لە بنەڕەتدا کێبڕکەیەکی تون دەبێت لە هەمان کاتدا لە نێوان ئیسرائیل و ئەردۆغاندا ئەردۆغان ئیتر بەڵگەی ئەوە دەداتە بەرچاوی ترامپ کە من گەورەترین سوپای ناتۆم هەیە دەتوانم سووریا سەقام گیر بکەم پرسی پەنا بەرامبەڕێوە ببەم و گروپە تونڕەوەکان کۆنتترۆل بکەم تەنها ئەوەم دەوێت کە هێزەکانی سووریای دیموکراتیک کە پاشکۆی پەکەکەن لا ببن و لەسەر سنوورەکانم نەمێنێن و بۆ ئەوی من بتوانم سنوورەکانم بپارێزن و ئەوان کە لەسەر سنوورەکانی مە نامێنێنەوە لە ناوخۆشەوە ئیتر بچن ببنە بەشێک لە سوپای ئەحمەد شەرع دەگەی لە ڕێگای ئەحمەد شەرع ئەوانی دیکە کۆنتترۆل دەکەم بەڵام بەڵگەکانی ئیسرائیل کە بەردەوام باس لەوە دەکا کوردەکان تەنها هێزی ئەلمانی و لایەنگری ڕۆژئاوان لە ناوچەکەدا لەوەشدا ئیتر درێکی زۆر زۆر گەورە هەیە ئاخر ئیسرائیل بەخۆی هێزێکی ئەلمانی نییە دەوڵەتێکی ئەلمانی نییە من هەتا ساڵی پاریش لەگەڵ برادرێکی بەلجیکی ئێمە چەند کەسێک بوون بەڵام یەک لەو برادرە ئاکتیڤانە چالاکانە کەسێکی بەلجیکی بوو کە زۆر جار لەو کەناڵەدا ناوم هێناوە بەرنامەشم لەسەری ساز کردو چاڵات چیمان بەیەکەوە کردووە چۆتە هەتا نردومانەتە کوردستانیش لە کوردستان گیراوە ئیتر بۆ هەندێک چالاکی بەڵام لە دواییدا ئیتر کە شکم کرد دەستی لەگەڵ لۆبی ئیسرائیلی تێکەڵ کردووە بەبێ ئاگداری پێشوەختی ئێمە پارەیەکی باشیش وەردەگرێ ئیتر لێمان بووە گفتوگویەکی تند و ئیتر گوتمانیان ئەتۆ دەچێ دەرەوە یان ئێمە دەچینە دەرەوە ڕێکخراوەکەمان ئیتر پەکخست و ئەو دەیگوت هەموو جارێ دەیگوت ئێوە وەکو حەماس ئاسا دژایەتی ئیسرائیل دەکەن ئەوە خۆی لە خۆیدا خطابی نەتەنیاهوەیە هەر کەس زایۆنیزم بە تایبەتی زایۆنیزمی ئێستا زایۆنیزمی نەتەنیاهۆ دەوڵەتی ئێستای زایۆنیستی ئیسرائیل هەندێک ڕەخنە بکە لە بواری فکریدا ئیتر بە حەماس و بە پاشکۆی ئێران و ئەم شتانە دەیچوێنن ئەمە لە کاتێکدا ئەمە ڕاستیەکە کە دەوڵەتی ئیسرائیلی ئێستا دەوڵەتێکی ئەلمانی نییە دەوڵەتێکی ئاین نییە ئێران چەند دەوڵەتێکی ئەلمانیا دەوڵەتی ئیسرائیلش هەر ئەوەندە دەوڵەتێکی ئەلمانیا ئیتر کەوانەکە بە دابخین ئیسرائیلی ئەڵێ کوردەکان تەنها هێزێکی ئەلمانین و نزیکی ڕۆژئاوان
ئەمە ئەو قسەی ئیسرائیل ڕاستە. ئەگەر ئەوان بڕوخێن باکووری سووریا دەبێتە مەیدانی پارتی گروپە ئیسلامیە تونڕەوەکان وەک تەحریر شام و ئەوانەی دیکە ئەمەش ڕاستە، یان دەبێتە بۆشایەک کە ئێران دووبارە دەستی بەسەردا دەگرێتەوە، ئەمەش گریمانەیەکی لاوازیبی دیسە ڕاستە. بۆیە ئیسرائیل ئەڵێ ئێمە پێویستمان بە بربەستی کوردی هەیە بۆ ڕێگرتن لە هەڕەشە تونندڕەوە نوێیەکە. ئیتر لێرەدا پرسیارەکە ئەوەیە، ترامپ لەگەڵ نەتەنیاهو کۆبووە و ڕۆژی دووشەم لەگەڵ ئەردۆغان قسە دەکات. هەرچەندە ئەردۆغان زۆری حەزە کرد یان بەخۆی بچێتەوە یان بە تایبەتی ترامپ داوەتی ئەنقەرە بکە، بەڵام ترامپ ئامادەنەوە بە تەنیا بە تەلەفۆن قسەی لەگەڵ دەکات و ئەمەش مانایەکی هەیە، یانی نرخەکەت ئەوە نییە وەکو نەتەنیاهۆ پێشوازیت لێ بکەم و کاتت لە بۆ تەرخەکەم کاتەکەم کاتێکی کەمت دەدەمێ بۆ تەلەفۆنێک و بابەتەکەشت بۆ دیاری دەکەم لە چوارچێوەی ئۆکرانیا و رووسیا و غەزەدا نەچێ دەرەوە ئیتر، بەڵام تەماشا دەکەین حەقمانە دەبێ ئێمە وەکو ڕۆژنامەنووس بەردەوام ئەو پرسیارە بکەین ترامپ گوێ لە کامیان دەگرێت. ترامپ کەسایەتێکی مامەڵەکارە خۆی لە خولی یەکەمدا لایەنگری ئەردۆغانی کرد، کشانەوەی لە 2019 ئیتر کارەساتی کە سەرێکانی لێکەوتەوە بە تەنیا لە ماوەی دووسێ ڕۆژدا ئیتر 500 شەڕوانی گەنج و جوانی 18 ساڵی شەهید بوون، چەندین هاوڵاتی شەهید بوون، چەتەکان ماڵ و حاڵی خەڵکیان هەموو تاڵان کرد هەتاوەکو ئێستاکەش. بەڵام لە ساڵی 2026دا بازنەی نزیکی ترامپ واتە مارکۆ ڕۆبیۆ و مایک و واڵتز ئەمانە زیاتر لایەنگری ئیسرائیلن و زۆر دژی ئێرانن، ئیتر دژی ئێرانن، واتە ئەمانە لایەنگری ئەوەن کە ئێران بڕوخێ. وەکو ترامپ مامەڵەکار نین. ئەگەر ئیسرائیل ترامپ قایل بکات کە هەسەدا بۆ کۆنتڕۆلکردنی ئاگری ناوچەکە گرنگە، ڕەنگە ترامپ داوای ئەردۆغان بۆ داگیرکاری گشتگیری ڕەت بکاتەوە، بەڵام ئیتر ترامپ هەتاوەکو ئێستاش هەوڵ ئەدا ئەردۆغانیش لە لای خۆی بگرێت. زۆر پێویستی بە ئەردۆغانە، ئەگەر ئەوەی دەیەوێ لەگەڵ رووسیا بۆی ئەنجام نەدرا، ئەوە ئەردۆغان لە قەفقاسیا هێزی ناتوێە، و ئەگەر ئەوەی دەیەوێ لە غەزە ئەنجام نەدرا، دیسانیش ئەردۆغان لە ڕێگەی ئەردۆغانەوە دەیکا. ئەو ماستاو چیتە ئەو گەورەکردنی ئەردۆغان و ئیتر فوتێکردنی کەسێکی بەڕێزە و کەسێکی زیرەکە و کەسێکی ئازەیە هەر لە بۆ مەسەلەی غەزەیە. لە ساڵی 2019دا بۆ ترامپ ئاسان بوو هێزەکانی بجۆڵێنێت، چونکە شەڕی داعش بە کۆتایی هاتەبوو و ئیتر کۆتاییەکەشی ڕاگەیەندرا بوو، بەڵام لە ساڵی 2026دا ئەمە زۆر قڕسترە بەهۆی ئەم هۆکارانەی خوارەوە. ئیتر پشێوی پاش ئەسەد هۆکارێکە، یعنی بەهۆی نەمانی حکوومەتی ناوەندی دیمەشق لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا کە لەژێر کۆنتڕۆلی هەسەدایە، تەنها ناوچەی سەقامگیر و خاوەن ئیداریەکە مابێتەوە. وازهێنان لێیان لە ئێستادا دەبێتە هۆی شەپۆڵێکی گەورەی پەنابەران و دروستبوونی بۆشایەکی ئەمنی کە تەنانەت گۆشەگیرترین و ڕاوێژکارانی ئەمریکاش لێ دەترسن. پاشان فاکتەری سنتکۆم هەیە، فەرماندەی ناوەندی ئەمریکا وەک گەورەترین پارێزەری هەسەدا هەتاوەکو ئێستا ماونەتەوە. ئەوان بە ترامپیان ڕاگەیاندووە کە بەبێ هەسەدا هەزاران زیندانی داعش لە کەمپی هۆڵ و شوێنەکانی تر ڕادەکەن. بۆ ترامپ سەرهەڵدانەوەی داعش لە سەردەمی ئەودا کارەساتێکی سیاسی دەبێت. ترامپ ئەوەی ناوێ، یعنی ترامپ لە چوارچێوەی ئینسانی تەماشای بابەتەکە ناکە، بەڵام بەردەوام لافی ئەوە لێ ئەدا کە ئەمن ئاشتی بەرقەرار دەکەم، داعشم لە ناو بردووە، داعش لە ناو دەبم، کێشەکان چارە سەر دەکەم و بە هەمان شێوە ئەگەر بێت و سەر لە نوێ داعش زیندوو ببێتەوە، وەکو ئەوەی کە لە ئەمریکا دووسێ ڕۆژ پێش 1-2 هەفتە بەر لە ئێستا ئەنجامیدا لە سووریا ببورن لە تەدمور، ئیتر ئەگەر دووسێ چالاکی و هاڕوبەڕووی ئەمریکیەکان ببنەوە، بەڕاستی ترامپ ئیتر قسەیەکی نامینێ بۆ گوتن هەر لە بۆ هەندێک ترامپ حسابی ئەوە دەکەم. هاوپەیمانی نهێنی نێوان ئیسرائیل و
کوردیشدا ئەتوانین باس بکەین یعنی ئاساییە لە دوای 7 ئۆکتۆبرەوە هەنگێکی هەواڵگیری و لۆجستیکی لەگەڵ کوردەکان بە شێوەیەکی بەرچاو هەبێ یعنی ئەمە خۆی لە خۆیدا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان چەندین ساڵە هەیە کەس ناتوانانی بیشارێتەوە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیکیش داهەیە و ئەمە وەکو وتم یعنی ئەتۆ لە چ پەنجەرەیەکەوە تەماشا دەکەی ئەوە گرنگە ئەگەر لە ڕوانگەی حەقانیەت تەماشا دەکەی ئەو پەیوەندێکی هەتا دوای حەقانیەتە هەر گروپێک کە نزیکی مردن بێ هەڕەشەی مردنی لەسەر بێ بۆ ئەوەی خۆی لە مردن ڕزگار بکە ئەتوانێت لەگەڵ هەموو کەسێک ڕێگ بکەوێ و هاوکاری بکە و پەیوەندی بکە لە بۆ ئیسرائیلیش وایە یعنی هەر وڵاتێک تموحی هەژمونگەرایی هەبێ ئامادەیە لە دژی ڕکەبەرەکانی خاڵە لاوازەکانی ئەو بەکاربێنێ یەک لەو خاڵە لاوازانش ئەوەیە کە ئەمن دژمنەکانی تۆ هان ئەدەم ئیتر ئەمە هەر وڵاتێک دەیکا و ئیسرائیلیش دەیکا و کوردەکانیش بابیکەن بەڵام ئەگەر لە ڕوانگەیەکی وا تەماشای دەکەی ئایا ئیسرائیل دەوڵەتی کوردیت بۆ دروستەکە ئەمە بابەتێکی دیگەیە ئایا ئیسرائیل بە چارەسەریەکی ئازادانە و دیموکراتیانە بۆ کێشەی کورد ڕازیە و یانیشکاری بۆ دەکا بەڕای من نەخێر کارێکی بۆ ناکە ئیسرائیل دەیەوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەردەوام کێشە هەبێ لە ڕێگای کوردەکان دەوڵەتە ناوەندیەکان لاواز بکە هەم نەهێلی دیموکرات بن هەم نەهێلی بگەنە چارەسەر و هەم نەهێلی کوردەکان بە تەواوەتی بمرن و هەم کوردەکان بەردەوام ئامرازێکی جینۆساید و کۆمەڵکوژی و شەڕ و وێرانکردن بێ بۆ ئەوەی ئیسرائیل لە ڕێگەی کوردەکانەوە گوێی ئەو دەوڵەتانە بابدا ئیسرائیل ئەمەی دەوێ لە بۆ هەندێک ئیتر ئەمە پەیوەندی بەوە هەیە لە چ چوارچێوەیەکەوە تەماشای دەکەی بەڵام ئەمانەش فاکتۆری گرنگن کە دۆناڵد ترامپ ناچارە گوێیان لێ بگرێ بۆیە ڕێگا بە تورکیا دەدرێ یان نادرێ هەسەدە لە ناو ببا یعنی بێگومان ئەوەی ناوێ قسەی گەورەی ناوێن بەڕاستی وەکو قسە گەورانی لە سەردەمی سەرێکانی کردمان برادرێکی ڕۆژهەڵاتمان چوو بووە ئەوێ جاری یەکەم بوو چوو بۆ سووریا چوو بووە سەرێکانی دووسێ چەکداری هێزەکانی سووریای دیموکراتیکی بینی بوون کاتێک شەڕەکە دەستی پێکرد لێرە لە برۆکسل هاتە سەر تەلەڤیزیۆن پرسیاریان لێ کرد ئایا هێزەکانی سووریای دیموکراتیک چەند ڕۆژ ئەتوان بەرگری بکەن گوتی بڵێ چەند ساڵ ئەتوان 10 ساڵ بەرگری بکەن لە سەرێکانی ئێتە 10 ڕۆژی پێ نەبردن سەرێکانی گیرە یعنی دەوڵەتی تورکیا هێزێکی وای هەیە هێزێکی زۆر زاڵمە داپلۆسێنەرە ئیتر ئەگەر بیهەوێ ئەتوانێ حەسەکە و دێرک و قامیش و هەرجێگایك داگیر بکە زیانی بەردەکەوێ بەر ناکەوێ ئەمە لە بۆ دەوڵەتێک کێشە نییە ئیسرائیلیش لە غەزە زیانی بەرکەوت بەڵام کردی بە کێشە ترامپیش لە ئۆکرانیا زیانی بەرکەوت بەڵام کردی بە کێشە نەیکرد بە کێشە ئیتر دەوڵەتەکان وای بیر دەکەنەوە بەڵام ئیتر تەماشا دەکەین ئەمانە لە ڕۆژی ئەمڕۆماندا بەڕاستی زۆر من بە زەحمەتیان دەبینم یعنی ئەگەر معجززەیەک بێتە ئاراوە ئەگەر گۆڕانکاریەکی دیکە لە جیۆپۆلیتیک و لە ناوچەکەدا بێتە ئاراوە کە بە تایبەتیش پەیوەندی بە سیاسەتی ئیسرائیلەوە هەبێ ئەو کاتە ڕەنگ بێ ڕێگا بدەن دەوڵەتی تورکیا هێرشێک بکە بەڵام لە هەڵۆ مەرجی ئێستادا ئەوە زۆر بە زەحمەت دەبینم ئەمەیان بە زەحمەتە بەڵام لە هەمان کاتدا پێگەیەکی یعنی لە سووریای ئایندەدا هێزەکانی سووریای دیموکراتیک و خۆسەری پێگەیەکی وەکو کوردستانی عێراق ئازاز دەکەن نەخێر ئەمەش نابێ بەڕای من ئەمەش زەحمەتە چونکە لەو بارەشەوە کۆمەڵێک بابەت هەنا خۆی لە خۆیدا خەڵکەکە زۆر جار بابەتەکان تێکەڵ دەکەن یعنی و بەیەکەوەی دەچوین تەنانەت سیاسیەکانیش کە دەستنە سەرمێزی گفتوگۆ زۆر جار چاویان لە مۆدلی عێراقا کە ئەمانە دوشتی زۆر لە یەکتری جیاوازن یعنی خۆی لە خۆیدا کوردستانی عێراق پێشەوەی سەدام بڕۆخێ هەر هەبووە کوردستانی عێراق لە سەردەمی سەدام و پێش سەدامدا جۆرە ئۆتۆنۆمیەکی هەبووە دانی پێدانراوە وانە کوردستانی عێراق لە ساڵی 2000 ینی پێشەوەی دەستوری بنچینەی نوێی عێراقی مۆدرن بنووسرێتەوە کوردستانی عێراق دانی پێدانراوە لە دەستوردا مافەکانی جێبەجێ کراون سەر لە نوێ نووسراوەتەوە
ئەمە لە سووریا هیچ شتێکی وامانە لە کوردستانی عراقدا هەرێمێکمان هەیە لە مەندەلیەوە بگرە هەتاوەکو زاخۆ ئیتر هۆمۆژەنیەکەی زۆربەی کوردن لە کوردستانی سووریادا شتێکی وا ئەسڵ و ئەساسی نییە یعنی لە بینی دێک و دێکی کوردیدا چەند دێکی عەرەبت هەنە لە نێوان شارێک و شارێکی کوردیدا چەندین شار و شارۆچکەی عەرەبت هەنە ئینسان دەبێت ئەمانە هەمووی ڕەچاو بکە لەگەڵ ئەوەی کە لە سەدا 67 هێزەکانی سووریای دیموکراتیک کوردنی ئەمانە هەمووی ئینسان ڕەچاو نەکاتن ئیتر بەڕاستی تووشی هەڵەی زۆر زۆر گەورە دەبێت کە واقعیەتەکە لە بۆ ئەمە دەست نادا ئیتر لێرەدا تەماشا دەکەین لە قۆناغی پاش ئەسەد و پاش 7 ئۆکتۆبەردا کوردەکان بۆ ئیسرائیل و سوپای ئەمریکا بەقەت هەموو کاتێک بەهادارترن لە ئێستادا چونکە نوێنەرایەتی تەنها سەقامگیری ئیتر نائیسلامی دەکەن لە ڕۆژهەڵاتی سووریادا دوورە ترامپ بەو ئاسانیە وەکو ساڵی 2019 ئیتر بیان کاتە قوربانی و بیان فرۆشێت چونکە ئێستاکە ئیسرائیل ناوچەی کوردی وەکو پێکهاتەیەکی سەرەکی لە تەلارسازی ئاسایشی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبینێ ڕەنگە کوردەکانی سووریا نەبنە دەوڵەت کە من پێم وانیە هەرگیشتی وە ڕوو بدا کوردیش بی هەوێ ناتوانێت ئەمریکاش بی هەوێ نابێ ئیسرائیلش بی هەوێ نابێ بەتایبەتی لە سووریادا بەڵام ئێستا لە هەموو کاتێک زیاتر لە بەدەستهێنانی پێگەی ئۆتۆنۆمیەکی یاسایی نزیک ئەوە ئیتر ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە بەڵام لێرەدا دیسان مەرجێک هەیە دیوارێک هەیە ئەمەش دەبێ بە گوشارێکی زۆر زۆر تند بە دیپلۆماسیەکی زۆر زۆر ئاخلانە دەبێ وەلاوە بنرێ ئەوەش دیوار و فشاری دەوڵەتی ئێستای تورکیایە ئەمە چۆن بەڕێوە دەکەن ئەمە لە ئایندەدا دەیان بین ئیتر لە بۆ هەندێ ئەو لە دوانەی فەتح یەڵدز بە تەنیا لێ دوانێکە کە گوشار دروست دەکە ئیتر ئەو گوشارەش بەڕاستی ئەو ڕۆکە من ئەنجامێکی نابینمی ئیتر هاوڕێن لەسەر ئێران بە کورتی باسی ئێرانیش بکەین ئەمڕۆ 2 کانونی دووەمی 2026 بارودۆخی ئێران گەیشتۆتە خاڵێکی وەرچەرخانی مەترسیدار ئەماش دوای نزیکەی هەفتەیەک لە پەرەسەندنی خۆپیشاندانە سەرتاسەریەکان و ئاڵوگۆڕکردنی هەڕەشەی ڕاستەخۆ لە نێوان دۆناڵد ترامپ و سەرکردایەتی ئێران دێتە ئاراوە ئێران لەلایەک چارەسەری دیپلۆماسی بەرامبەر بە هەڕەشەکانی ترامپ بەکاردێنی دژایەتیەکی تند لە راپۆرتە نوێیەکانی پەیوەست بە دیپلۆماسی دەبینرێ لە کۆتایی کانونی دومی 2025دا ئێران ئاماژەی بەکشانەوە و ئەگەری چارەسەری دیپلۆماسیدا ئەوەش کاتێک ڕایگەیان کە پیتاندنی یۆرانیۆمی لە هەموو وێزگەکان ڕاگرتووە بۆ سوکردنی سزاکانی ڕۆژئاوا بەڵام ئەم دەرفەتە دیپلۆماسیە بەهۆی هەڕەشە توندەکانیەوە سێبەری خراوەتە سەر بابینە سەر هەڕەشەکانی دۆناڵد ترامپ بەیانی ئەمڕۆ 2 کانونی دووەم ترامپ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوی کردەوە کە ئەمریکا دەستی لەسەر پەلاپیتکێ و ئامادەی کاردانەوەیە ئەگەر ڕژێم بەردەوام بێت لە بەکارهێنانی هێزی کوشندا ئەو بەهانای خۆپیشاندان دەرانی ئێرانەوە دەچێت ئێرانیش وەڵامی دایەوە لەوانە عەلی شامخانی و عەلی لاریزانی ئەم لێدوانەیە وەک سەرکێشی پێشەرکاری یاسایی نێودەوڵەتیەکان ڕەت کردەوە پرسیارەکە ئەمەیە ئایا ترامپ دەیەوێ ئێران بڕوخێنێ مەبەستی لێدوانەکەی ترامپ لێرەدا کە ئەگەر هاتوو ئێران بە تەواوەتی خۆپیشاندەرانی سەرکوت کرد ئایا ترامپ ئێران دڕوخێنێ یان نا ئیتر وەڵامی ئەو پرسیارە دەبینەوە خۆپیشاندانەکانی ئێران 2 کانونی دووەمی 2026 ئیتر کۆمەڵێک هۆکاری هەنا بە خۆتان بینیوتانە ئیتر بە تایبەتیش داڕمانی کارە سەدبازی ئابووری و لە 29 کانونی یەکەمدا نرخی ڕیالی ئێرانی نزمترین ئاستی مێژووی تۆمار کردو گەیشتە نزیکەی 1
نقطة چوار 1.4 ملیۆن ریال بۆ $1 1.4 ملیۆن ریال بۆ $1 هەروەها هەڵاوسانی خۆراک لە سەدا هەفتای تێپەڕ کردووە یعنی گەلێک زۆرە بەڕاستی ئەوەی وەک مانگرتنی بازرگانانی بازاڕی گەورەی تاران دەستی پێکرد ئێستا بۆ زیاتر لە 12 شار و شارۆچکە بڵاو بۆتەوە کە گرنگترینیان ئەسفەهان مەشهەد و پارێزگاکانی لۆڕستان و ئیتر چوارمەحاڵ و بەختیاریشن ئیتر ئەمانە چۆن لێک بدەینەوە بەڕاستی زەحمەتە چونکە هەتاوەکو ئێستا تەماشا دەکەین تاران نییە لە ناو تاراندا بەتەنیا لە ناو بازاردا خۆ پیشاندان هەیە بەڵام لە شوێنەکانی دیکە بە تایبەتی لە ناوچەکانی چوارمەحاڵ و لۆڕستان و بەختیاری کە ئەتوانین بڵێن لەوێدا هێزێکی کۆمەڵایەتی عەشائیر و شتیوە زیاتر هەیە ئەمانە هەڵساون کەواتە ئێران ئەو جۆرە پێکهاتە کۆمەڵایەتیانەی بە کوی پێکهاتەکان خەریکە لە دەست ئەدا ئیتر هەتا وەکو ئێستا ئەگەر چی باس لە کوژرانێکی زۆر ناکرێ 7 بۆ 8 کەس لە خۆپیشاندەرەکان کوژراون کە یەکیان تەمەنی 15 ساڵە بەڵام ئیتر سەرباری ئەوەی کە خۆپیشاندان بە داواکاری ئابووری دەستی پێکرد بەڵام بە خێرایی ڕەهەندی سیاسی وەرگرت و دروشمەکانی مەرگ بۆ دکتاتۆر ئیتر خامینەی ئەم ساڵ دەڕوخێت و لە چەندین شاردا ئەم دەنگانە بیسترا لێرەدا هەر هەمان بابەت پەیوەندێکی نزیکی بە تورکیاوە هەیە یعنی تورکیا لە هەموو کەس زیاتر نیگەرانە کە ئێران ئالۆز دەبێ چونکە پەیوەندی بە سەقامگیری ناوچەیی هەیە ئەردۆغان و وەزارەتی دەرەوەی تورکیا بەردەوام جەختیان لەوە کردوتەوە کە سەقامگیری ئێران بۆ تورکیا زۆر گرنگە ئەنقەرە دەترسێت کە ئێران یەکی پڕ لە پشەیی ببێتە هۆی شەپۆڵێکی نوێ و گەورەی پەنابەران پەککەوتنی ئابووری و ناسەقامگیری ناوچەیی پاشان تورکیا لە دەستێوەردان دەترسێ چونکە هۆکاری ئەوەی کە دەوڵەتی تورکیا دەستی لە بۆ عەبدوڵڵا ئۆجەلان درێژ کرد خۆی لە خۆیدا دەستێوەردانی دەرەچیە ئیسرائیلە ئێستا کە تورکیا مێژوویەکی هەیە لە دژایەتیکردنی گۆڕینی ڕژێمەکان لە عێراق ئەمەی بینی لە سووریا ئەمەی بینی بەخۆش پارچەیەک بوو لێی لە لیبیا ئەمەی بینی ئێستاکە لە ئێرانیش ئەمە دەبینی بۆیە زۆر دەترسێ لەوەی کە ئەو دەستە لە دەرەوە ئیتر پیلانێک دابنێ بۆ گۆڕینی ڕژێمەکە هەرچەندە ئەمن پرسیارەکەم دوایی وەڵامە دەمەوە کە ئەمریکا دەیەوێت ئێران بڕۆخێنێ یاننا مێدیا فەرمەکانی تورکیا بەردەوام مەترسی و هەڕەشەی ترامپ دووبارە دەکەنەوە کە پێیان وایە ڕێگاکانی دیپلۆماسی ئالۆز دەکات و ئەوان ئامادەن یارمەتی دیپلۆماسی پێشکەش بکەن بەڵام ئیتر ئەمریکا و ئیسرائیل بە هیچ شێوەیەک ڕێگەیان پێنادەن دەمی خۆیان لەو بارەیەوە بکەنەوە لە هەمان کاتدا تورکیا وەک دراوسەیەکی پێویست سەیری ئێران دەکات بۆ پاراستنی هاوسەنگی هێز لە ناوچەکەدا یعنی تورکیا ئێرانێکی پێویستە لە ناوچەکەدا بۆ ئەوەی لە بەرامبەر ئەو ئێرانە ڕۆژئاوا شتێکی پێ بدا و هاوسەنگی هێز ڕابگرن بڵێ مەترسی ئێرانەیە ئەگەر تورکیاشە بێ ئەو مەترسیە تا ڕادێک ڕادەگرێت لە بۆ هەندێک نەدەی هەوێ ئێرانەکە بڕوخێ نەدەی هەوێ ئێران زۆریش بەهێز بێت ئیرانێکی وە لە بۆوی زۆر باشە ئیتر پێی وایە داڕمانی دەوڵەتی ئێران بۆ شایەکی ئەمنی دروست دەکات کە ڕەنگە سوودی بۆ یعنی سوودی بۆ ئێران نەبێ دەوڵەتی چکە لە زیاتی ئەو دروست بێ تورکیا نازانێ ئەو دەوڵەتە چۆن دەبێ و لە هەمان کاتدا هەڕەشەی کوردەکانیش بە جددی وەردەگری کە لەوێشەوە کوردستانێک دروست بێ وەکو سووریا بابینە سەر وەڵامی ئەو پرسیارەمان کە وا بزانم زۆربەی زۆری هاوڕێیان چاوەڕوانی وەڵامی ئەوەن هەرچەندە من چەندین جار ڕەتم کردوتەوە کاری ڕۆژنامەوانی و کاری من ئەوە نییە من وەڵامێکی حازر لە جیرفانی خۆم دەرخەم و بیخەمە جیرفانی ئێوە ئەوە پۆپیلیزمە ئەمە
ئیتر دەکەوێتە چوارچێوەی پرۆپاگەندا، ناکەوێتە چوارچێوەی کاری ڕۆژنامەنووسی ئەکادیمیک. بەڵام ئیتر ئەکرێ ئەمە بە شێوەیەکی نیمچە زانستیانە شی بکەینەوە. هەڵوێستی فەرمی ئەمریکا هەتاوەکو ئێستا بەڕای من بە ناڕۆشنیەکی استراتیژی ماوەتەوە. یعنی تەماشا بکەن یەک لەوانە خۆدزینەوە لە دەستەواژەکە. کاتێک لەم هەفتەیەدا لە کۆبوونەوەیەکدا کاتێک نەتەنیاهۆ پرسیاری لێکرا، یعنی کاتێک نەتەنیاهۆ و ترامپ کۆبوونەوەی تر پرسیاریان لێکرا، ترامپ وتی من بە هیچ شێوەیەک باسی ڕووخانی ڕژێم ناکەم و جەختی لەسەر شکستی ئابووری و مەینەتیەکانی گەلی ئێران کردەوە. یعنی ئەمە زۆر زۆر گرنگە لە کاتێکدا ئەڵێ ئەگەر ئێوە لە خۆپیشاندەران بدەن ئێمە لێتانەدەین دەستمان لەسەر پەلاپیتکێ، بەڵام لێرەدا بە ئاشکرا لە کۆبوونەوە چاپەمەنیەکەدا گوتی من باسی ڕووخانی ڕژێم ناکەم. ئەمە زۆر زۆر گرنگە کە ئەمریکا ئەوەی ناوێت. کەواتە چی دەوێت؟ واتە پشگیری ناڕاستەوخۆ لێرەشدای سەرڕای نەبوونی سیاسەتێکی فەرمی بۆ گۆڕینی ڕژێم، بەڵام هەڕەشەی دەست لەسەر پەلاپیتکە و بەڵێنی ڕزگارکردنی خۆپیشاندەران لەلایەن زۆر کەس و خودی حکوومەتی ئێرانیشە وەک ئاماژەیەکی ڕوون دەبێت کە ئەمریکا ئامادەیە ئاسانکاری بۆ ڕووخانی ڕژێم بکات ئەگەر سەرکوتکاریەکان زیاتر بکەن. ئیتر وا دەردەکەوێت ئەمریکا لە ئێستادا پەیڕەوی سیاسەتی ئیتر ئەو پەڕی فشار دەکات بەڕای من لەگەڵ هەڕەشەی سەربازی بەو ئومێدەی ڕژێمەکە یان لە ژێر فشاری خۆپیشاندەراندا گۆڕانکاری بەسەردابێ ویانیش لە ژێر فشاری دیپلۆماسیدا ئیتر تەسلیم بێ لەسەر مێزی گفتوگۆدا. هەتاوەکو ئێستا دۆناڵد ترامپ بە هیچ شێوەیەک چاوی لەوە نیە ئیسرائیل ڕاستە بە جیاواز بیر دەکاتەوە. ئیسرائیل دەوێت ڕژێمی کۆماری ئیسلامی بڕوخێ، ڕژێمی 40 ساڵ بەر لە ئێستای تڕۆکراوی تێهەڵدراوی پادیشایی بگەڕێنیتەوە کە گەندەڵترین ڕژێم بووە لەو سەردەمەدا لەسەر هەموو کوڕەی ئەرزیدا. نەتەنیاهۆ ئەمەی دەوێت، بەڵام ئەمریکا ئەمەی ناوێ. ئەمریکا لە ئێستاوە دەیەوێ ئێرانێکی هەبێ ئەو ئێرانە تەسلیم ببێ، ڕازی ببێ، لەگەڵ ئەمریکا ڕێک بکەوێ و بە تایبەتیش لە ڕێککەوتنەکەدا ئیتر پەیوەندیەکانی لەگەڵ چاینا بە تەواوەتی دیزاین بکاتەوە بە هەموو شێوەکان کارتی دژایەتیکردنی ئیسرائیل و پشگیریکردنی هێزە پرۆکسیەکان و هەڕەشەکردن بۆ سەر هاوپەیمانانی ئەمریکا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست فڕێ بدە. یعنی ئەوەی ترامپ دەیەوێت هەتاوەکو ئێستا ئەوەیە. ئیتر ئەمە لە ئایندەدا ئەگەر ئەمە نەگەیشتە جێ بێگومان ڕنگ بێتر کارێکی وا بکەن. پێشتر لە بەرامبەر عراقیش ئەمیان کرد، لە بەرامبەر عراقیش عراقیان لە کوێت دەرخست لە هاواز کرد ئەیانتوانی ئەم کاتە بیڕوخین، بەڵام نیان ڕوخان کە زەمینە لەبار بوو، هەموو شتێک لەبار بوویتر، حتا نزیکی بەغداد چوون و گەڕانەوە. حتا کوردەکان دەیانتوانی سەدام بڕوخێن، ڕێگەیان پێ نەدا. شیعەکان هەتا بن بەغداد چوون دەیانتوانی عراق بڕوخێن ساڵی 1991، بەڵام ڕێگەیان پێ نەدا. ڕێگەیان بە سەدامدا بگەڕێتەوە هەمویان قەتل عام بکە، هەمووشی کردن بە تایبەتی شیعەکان و 3 ملیۆن کورد ئاوارە بوون چونە سەر سنوورەکان و نەخشەی ئێستای هەرێمی کوردستان ئەو کاتە دروست بوو. بەڵام دوای ئەوە ئیتر زیاتر لە 10 ساڵی خایان هەتاوەکو ڕژێمەکەیان گۆڕی، ڕنگ بێ لە بۆ ئێرانیش هەمان شت بکەن. هاوڕێیان لەسەر عراق دەمەوێ بە بابەتیشی جیاوازتان پێشکەش بکەم. یعنی لە عراقدا پێم وایە گۆڕانکاریەتی سیر دێتە ئاراوە. لە عراقدا شتێک هەیە بە ناوی دەوڵەتی قوڵ، بەڵێ ئەو دەوڵەتە قوڵە سەر لە نوێ ئیتر هەندێک شت دیزاین دەکا. ئەوەمان لەکوێ بینی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمانی عراقدا بینی کە لەوێدا ئیتر بە هیچ شێوەیەک ڕێگەیان نەدا، نە سونیەکان نە شیعەکان نەیەکێتی ڕێگەیان نەدا شاخەوان عەبدوڵڵا دەربچێ و خەریک بوو قەیرانێکی زۆر زۆر گەورە هاتە ئاراوە. بە ئەو هاوڕێیانەی شاخەوان عەبدوڵڵا ناناسم بە ڕسمەکەیان ڕسمی کات
شاخەوانیان بۆ بێنمە سەر شاشە. بەڵێ ئەمە مستەر شاخەوان عەبدوڵڵایە، کاک شاخەوان عەبدوڵڵایە نوێنەری پارتیە و کاندیدی پارتی بوو بۆ جێگیری یەکەمی سەرۆکی جێگیری بەڵێ جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان، بەڵام ئیتر تەماشامان کرد دەرنەکەوت و ئێستاکە تەماشا دەکەین گۆڕانکاریەک لە بۆ سەرۆک کۆماری هەیە، گۆڕانکاریەک لە بۆ دیزاینکردنەوەی عراقدا هەیە، تکایە بەوردی گوێی لێ بگرن. نەخشەی سیاسی عراق لە ساڵی 2026 لەژێر ڕۆشنایی ئەنجامەکانی هەڵبژاردننی 2025 بە پشتبەستن بەو زانیاریە مەیدانەی لە ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی عراق کە لە 11 تشرینی دووەمی 2025دا بەڕێوە چوون. ئەو پێشهاتانە ئیتر ئەو پێشهاتە دراماتیکیانەی لە دانیشتنی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەماندا واتە کۆتایی کانونی یەکەمی 2025دا ڕوویاندا دەکرێت شیکردنەوەیەکی ورد و نوێ بۆ سروشتی ئەو قەیرانە سیاسیانە کە چاوەڕێن دەکرێت لە ساڵی ئایندەدا ڕوو بدەن بخەینە ڕوو. سەرنەکەوتنی شاخەوان عەبدوڵڵا ئیتر ئەو ئاماژە بە خاڵی وەرچەرخانی هەرە گرنگ دەکات. شکستی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان شاخەوان عەبدوڵڵا لە پاراستنی پۆستەکەی وەک جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان لە خولی یەکەمی دەنگداندا واتە 29 کاندن یەکەمی 2025 تەنها کەمی دەنگ نەبوو بەڕاستیش، بەڵکو پەیامێکی سیاسی تند بوو. یعنی یەک شکاندنی ڤیتۆیە مێژوویەکە بۆ یەکەم جار پارتی دیموکراتی کوردستان خۆی لە دۆخێکدا بینیەوە کە ناتوانێت بە ئاسانی کاندیدیە تەقلیدیەکەی تێپەڕێنێت لە بەرامبەر کاندیدە کوردەکانی دیکە و یانیش کاندیدە سونیەکانی دیکە کە لەلایەن هێزێکی تریەوە ئیتر وەک ڕێبوار کەریم و ئەوانە کە پاڵپشتیان لێ دەکرێت. سیناریۆی دووەم ئیتر پیلانگەڕی پارتی دیموکراتی کوردستان ئەوەی ڕوویدا بە پیلانگەڕی لایەنە ناوخۆیەکانی کورد و دەرەکیەکانی بەغدا ناوبرد بۆ کەمکردنەوەی هەژمونی پارتی و ئیتر کشانەوەی شاخەوان عەبدوڵڵا و جێگیرکردنەوەی بە فەرهاد ئەتڕۆشی لە خولی سێمیدا پاشە کشەیەکی تەکتیکی بوو بۆ ئەوەی پۆستەکە بە تەواوەتی لە دەست نەدان بەڵکو پەردەی لەسەر لاوازی هاوپەیمانێتی پێشوو لادا. هاوڕێیان کۆمەڵێک بابەت هەنا پێش هەموو شتێک دەمەوێ ئەوەتان نیشان بدەم، بەڵام بە پێشەوەی نیشانتان بدەم بە ئەو ڕەسمەتان لە بۆ بێنمە سەر شاشە یەک دقەی چاوەڕێ بکەن. بەڵێ ئیتر ئەمەتان بینی، ئەمە دەبینن، ئەو پیاوە دەبینن، ئەمە زێدانە. زێدان سەرۆکی دادگای دەستوری عراقە، ئەو سەرۆکەیە کە ئیتر هەموو بڕیارەکانی لە دژی هەرێمی کوردستان و زیاتر ڕاستتر بڕێن پارتی دیموکراتی کوردستان دەربارەی نەوت و ئەمانە دا و ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگ بوو کە ئەو بڕیارەیانەیەدا و ئێستا کەش تەماشامان کرد لە قەیرانی ئەمجارەی هەڵبژاردنەکاندا هەر ئەو بوو هەڵسا ئیتر تەماشامان کرد لە جیاتی، یعنی یەک ئیتر لایەنەکان خۆی لە خۆیدا کەیفیان بە ئیتر شاخەوان عەبدوڵڵا نەیەکێتی نە سونیەکان نە شیعەکان و ئیتر کاتێک دەنجیان پێ نەدا پارتی بە تەواوەتی وەکو بڵێ لە بەغدا دەرکرا. بەڵام ئیتر زێدان کە هەم سەرۆکی دادگای دەستوریە هەم بەڕای من کارکتەرێکی زۆر زۆر گرنگە لەناو دەوڵەتی قوڵی نوێی عراقدا ئیتر هەڵسا دیپلۆماسیەکی کرد، یعنی بە جارێک بە شێوەیەکی زۆر ڕادیکاڵانە با پارتی ئاوت نەکەین، بەڵام ئیتر هەندێک شتی نیشان بدەین. ئەویش ئەوەیە کە پارتی ئیتر ئەو پارتیە نییە بە کەیفی خۆی چێویست بینێتە بەغدا بە کەیفی خۆ چێویست لە بەغدا تڕۆی بکە و دەری بکە، نەخێر. ئێستاکە ئەو کاندیدەی کە پارتی ئەو پۆستە هی پارتیە، بەڵام ئەو کاندیدەی کە
مەسعود بارزانی و مەسرور بارزانی و نێچیروان بارزانی دیاریان کردووە ئێمە قبولی ناکەین لە زیاتی ئەو هەڵسان ئێتر فەرهاد ئەتروشیان هەڵبژەن یعنی شیکردنەوەیەکی وانە بۆ بابەتەکە بکەین باشتر دەبێ و ئێستاکە لە هەمان کاتدا ئەمانە شتێکی دیکەیان نیشانی پارتیدا یعنی ئەمە نیشانەیەک بوو ئاگدارکردنەوەیەکی پارتی بوو بۆ هەڵبژاردننی سەر و کۆماری ینی باشکرا پێدانێ ئەتۆ ئەو هێزەنی کە سەر و کۆماری بەدلی تۆبێ سەر و کۆماری ئیتر ئێمە دەزانین ئەو پۆستە بەچێ دەدەین و لە کۆتاییشدا ئەوە دەکەین لێرەدا دەبینین کە لە بینی دەوڵەتی قوڵ و لە بینی یەکێتی نیشتیمانی کوردستانیشدا من هەست بەو استراتیژیە دەکەم من هەست بەو حەملە و سیاسەتانە دەکەم کە بافێڵ تاڵەبانی چەندین ساڵە لە بەغدا بەڕێوەی دەبا من ناڵێم ئەمە بافێڵ تاڵەبانی بەخوێتی بەڵام مرۆڤ هەستەکە لە پشت بافێڵ تاڵەبانی گروپێکی ڕاوێژکاری تەکنۆکراتی دیپلۆماتی زۆر بەهێز هەن و ئەمانە سیاسەتەکەی پێدەکەن لە بەغدادا و سیاسەتی بافێڵ تاڵەبانی و یەکێتی لە بەغدادا لە ماوەی دو سێ ساڵی ڕابردوودا بەڕاستی سیاستێکی زۆر سەرکەوتوانە بووە خۆزگا ئەو سیاسەتیان لە کوردستاندا هەبووە خۆزگا ئەو سیاسەتیان نەک لە کوردستان لە سلێمانی هەبووە نیەتیان کەواتە لێرەدا بەڕاستی کۆمەڵێک پرسیار هەنا وەڵامەکەی دیار نییە یعنی ئەو قدرەتەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە سلێمانی نیەتی لە هەولێرنیەتی لە بادینان نیەتی تەنانەت لە کەرکووکیش کەم هەیەی هەرچەندە قدرەتی یەکێتی لە کەرکک وەکو خۆیەتی بەڵام لە بەغدایەتی بەڕاستی زۆر سەیرە لێرەدا ئیتر ئەتوانین ئەمە بڵێن کە دەستەیەکی سیاست مەدار بیرۆکراتی شێوەرمەندی زۆر بەهێز هەن کە ڕێگای نیشان ئەدەن لە ئەوەی کە ئیتر یەکێتی سیاسەتی خۆی لە بەغدا بە پێچەوانەی پارتی بێ لە هەمان کاتدا ئیتر یەکێتی وەکو پارتی سوود لەو سیستەمە وەرناگری کە لە دوای 2005ەوە دروست بووە لە عراقدا لە دوای 2005 دایتر بارزانیەکان تاڵەبانی گەورەیان فرێدایە بەغدا ڕەوانی بەغدیان کرد بۆ ئەوەی کوردستان لە کۆڵیکەنەوە لە کۆڵ کوردستانیکەنەوە هەموو کوردستانیان بۆ خۆیان برد و لەو سەروەت و سامانەی نەوت و گومرگ و ئەملاو ئەولا ئیتر بەشی پارتی بە شێر بخۆ هیچ پارتێکیش ناتوانانی ئەمە ئینکار بکە پارتی کەینێ ویستی بێتی بەشێکی کە ئەو دەیەوێ بە یەکێتی و لایەنەکانی دیکەی داوە بە ئیسلامیەکانی داوە بە ئەوانی دیکەی داوە بەڵام یەکێتی هیچ کات سەروەر نەبووە لەو بابەتە کەواتە یەکێتی دەیەوێ ئەمە بگۆڕدرێ وە لە هەمان کەدا دەوڵەتی عراقیشدا یعنی خۆیدا دەوڵەت وها نابێ یعنی بەڕاستی ئەوە پەیوەندی بە مافی کورد و بە ڕەگەز پەرستی و شتیواشەوە نیە یعنی دەوڵەت دەبێت لە بواری مادیدا لە بواری دەستوریدا و لە بواری سەربازیدا سەروەر بێ وەکوتر نابێ یعنی من 200-300 هزار نیو ملیۆن پێشمەرگەم هەیە بەڵام ئەو پێشمەرگەیە توانای تاقەکردنێکی نییە کە حیزب نێوێ توانای بەرگریکردنەی بچووکی نییە کە حیزب نێوێ ئەمن ئەو هەموو گومرگ و پترۆل و ئەو هەموو سەروەت و سامانم لە دەستدایە بەڵام تەماشا دەکەی نە خەڵکەکە سوودی لێوەردەگرێ نە حیزبەکانی شریکیشی سوودی لێوەردەگرن بۆیە ڕنگ بێتر یەکێتی لە قۆناغی درودرێژدا ئەمەی پێ باش نەبێ هەرچەندە ئێستا یەکێتی لەمەدا سوودبەخشە لەوەی ئێستادا یعنی لەو هێلکە و ڕۆنەی کە پارتی سازی دەکات یەکێتی بەشێکی باشی لێ دەخوا و لە ڕووی سیاسیتی ڕۆژانەوە لە ڕووی ئابووری تاڵانێ ڕۆژانەوە یەکێتی لی دەخوا و سوودبەخشە بەدڵێتی بەڵام لە هەمان کەدا حسابێکیشی لە بۆ ئایندە هەیە لە ئایندەدا ئەمن پێم وایە ئەو بابەتانە سەر و کۆماری و تەنانەت موچەی فەرمانبەرانیش لە ژێردەستی حکوومەتی هەرێمی کوردستان دەردێنن هەر ئەو پیاوە دەری دێنی کە ڕسمەکەی ئێستاکە دەبینە زێدان دەری دێنێ و پێم وایە زێدان بڕیارەکە دەدا و دەنگۆی ئەوە هەیە تەنانەت لەو قەیرانەی دواییشدا
دەستی زێدان دەستێکی زۆر دوور و درێژ و بە کاریگەر بووە و ئیتر ئەو هەموو نیشان ئەو هەموو پەیامانەی نیشانی پارتیدان و پارتی ئیتر جێگاکەی لەناو دەوڵەتی عراقی ئایندەدا بەو شێوەیە دەبێ کە بۆیان دیاری کردووە. ئیتر هاوڕێیان بەو شێوەیە ئەمڕۆکە دەینە کۆتایی ئەو بەرنمەیە، بەڵام ئیتر دەمەوێ بە کورتی بە کورمانجیش کورتە باسێک بکەم بۆ هاوڕێیانی کورمانجی زمان. هاوڕێیان بەڵام پێشەوەی بڕۆن تکایە ئەوەتان بەبیر بێنەوە ئەو هاوڕێنەی ئێستا لەسەر خەتن تکایە پێشنیارتان لە بۆ ئایندە چییە دەربارەی کاتی بەرنمەکان، دەربارەی ئیتر فۆرمی بەرنمەکان، چ فۆرمێکتان پێ باشە چ فۆرمێکتان پێ باش نییە، تکایە لەسەر ئەمانە بۆچوونی خۆتان باز بکەن لە بۆ من زۆر گرنگە سوودی لێوەردەگرن. تکایە ئەو کارە بکەن باش دەبێت. مەرز نییە ئێستا کە پێشنیارەکانتان بنووسن بیری لێ بکەنەوە ئیتر لە ماوەی دوسێ ڕۆژدا هەوڵ بدەن پێشنیاری خۆتان دەربارەی کاتەکەی دەربارەی فۆرمی بەرنمەکان بۆ نمونە بەرنمەکان یەکەچیان بە سۆرانی بی یەکەچیان بە کرمانجی بی و یانیش وەکو ئێستا تێکەڵاو بێ سەرەتا بە کرمانجی قسە بکەن پاشان بە سەرەتا بە سۆرانی قسە بکەن پاشان بە کرمانجی و فۆرمی بەرنمەکان چۆن بێ کاتەکانیان چ کاتێک بێت لە بۆ ئێوە گونجاوە. تکایە ئەمە بکەن بۆ ئەوەی بەپێی بەرژەوەندی زۆرینە ئەو بڕیارانە بدەیت. کۆمەڵێک هاوڕێ پرسیاریان کردووە بزانم پرسیارەکانیان پرسیارەکان هەرچەندەگە پرسیارەکان ئەوانەیە زۆر بن. پرسیارێک هاوڕێیان پرسیارێک هاوڕێن هەوڵەدەم بە کرمانجی کورتێکی ئەو باسە پێشکەش بکەم لەو بینەدا پرسیارەکانیش دەخوێنمەوە. هەواڵن هێژا هەروەکی کومە بەحس کرد ئیدی گۆڕتنێن بەڕاستی جودا هەنا لە هەرێمێدا بەریا سەرێ ساڵی لە بەرنامە داویەدا من گوت بوو یعنی ئەو کەناڵ و میدیاین سوسیال میدیاین و ڕۆژانە ئەیدی بەنووچێن بچووک سەرێمە گەشت دەکەن مەزلوم چوو مەزلوم هات مەزلوم لە ڕێکەدا ئاسێ بوو تەکەری عەرەبیاوی پەنچەر بوو نەکاری بوو بکات وات شتانە بەڕاستی ئاژی درۆنێک لە وەرخەست ئاژی بۆمبەک لە وەرتەقیا بەڕاستی ئەزوەت شتانە وەک نووچێن نەک ڕۆژانەژی وەک نەوەک سیاسەتی ڕۆژانە وەک سیاسەتی سەعات دەبینم یانی وەک سیاسەتی دەقییان ینی بێمەعنانە من وێ دەمێدا گوت حتاکو نەتەنیاهو و ترامپ نەجبن و لە هەفتوونەکەن ممکنینە گۆڕتنێک لە بەتایبەتیژی لە سووریایە و لە ئیرانێ ئەم بربەچاوی خۆ ببینن دەوێ ئەو هەردوو بە هەڤرا ڕۆن لە هەفتوو بکەن حتا نەها چ قاسی لە هەفکردە چ قاسی لە هەف نەکردە ئەم نزانن لێ تشتێکی دنێژیە کو بە تورکی ژڕا دەبێژن ئاقتەرما ینی گەیاندنە vê peyamêjî heye wê roja duşemê saet 4 wê Trump û Erdogan bi telefonê biaxivin. Lê Trump êtir nexşeya ecendeya Erdogan diyarî kiriye. Gotiya ez ê li çerçeveya Rûsya û Ukrayna yani şerê Ukrayna û Rûsya û çerçeveya Gazze bitina biaxivin. Yani Sûriye têda nîne. Loma jî mirov lê dinêre divê demê de êtir daxuyanî Fetih Yıldız jî hate ser heval Fetih Yıldız ku heval bû êdî ew dîsa car din Kurd û hêzên Sûriyeyê Demokratîk kirin terörist yani. Girêdayîveyekê ji bo ku li ejendeya wan de bi Recep Tayyip Erdogan da Sûriye nîne. Dibêje em dixwazin li ser şerê Ukrayna û Rûsyayê û li ser meseleya Gazze
بترا باخفن يعني ام دخوازن اقتر ما بكن ام دخوازن اشترى بيجن ما قرار قرتيا براستي جي ازبخو فخمين دنكي وسادة بينا ليه لو ما جيت تولد دناري خنجري خوا إذا درخستن أما إرشكي سر سوريا بكن راستا لسوريا دا حركتك وان هي لسوريا دا تركيا هاجركو بخوازه گۆداری هەڕەشە و تهدید و ئەنجامن پشتەردێ نەکێ دەکارە لە سووریادا حرەکەتێکی مەزن بکە یعنی حرەکەتێکی پڕپۆن مەزن مەزنتر ژیابەرێ ژبکو یابەرێ هەرچنە بە حیزب الله لە پێشیاوی ئاستەنگ بوو سووریا لە پێشیاوی ئاستەنگ بوو یعنی مرۆڤ بێبەختیان نەکە حیزب الله تەنێ لە سعاتێکیدا لە بەر دەریێ ئەفرینێدا هەفتێ شەڕڤانی خۆ وەندا کرا گاواکویدی هێز شاندن ناو باژارێ ئەفرینێ حیزب الله لێک دەقەدە یعنی هەفتێکە سێوان هات کوشتن باڵە فرا F-16 یا تورکیا لێ خستن سووریا داهامان دەمەدا لێنەها لە سووریا دەستێواندایە ئەحمەد شەرع دەستێواندایە ئەو ئارتێشە میلیە چییە ئەو دەستێواندایە ئیدی هەر کەس دەستێواندایە داعش دەستێواندایە یعنی هەگەرکو بخوازن بکارن بکەن لێ فەرق و جوداییە کو ئیرۆ هەیە بە دۆڕە بە ترامپە یەکەمینڕا ئەوە ئێدی ترامپ نەکارە حیساب ji بۆی ئیسرائیل نەکارێ حیساب ji بۆی پێڤاژوێە نونەکە و ئەم ژێرا دەبێژن پۆست هەفتی ئۆکتۆبر لە پۆست هەفتی ئۆکتۆبرێدا ئێدی مرۆڤ لێ دنەڕێ بەڕاستیژی مەسەلە هەنێکی جوداترە یعنی ئیرۆکە لە ناو ڕێڤەبەریە ترامپە دووەمیندا کەسن مینە ڕۆبیۆ هەیە مایک هەیە واڵتز هەیە ئەمانە ئەف کەسێ پڕ نزیکی ئیسرائیلە ji بۆ ئیسرائیل دەکارن هەر تشتی بکەن بە قاسی و ترامپ کەسێکی بازرگانە لێ دیسانجی ئەv کابینەیەکی ئیسرائیلیە و ئیسرائیلژی ئێدی تو بخوازی و نەخوازی سیاسەتاوی لە هەمبەری کوردان و کەمە نەتەوەیان سیاسەتێکی بەرچاوانە فاکتۆرە سنتکۆم هەیە حتانەها وەکی دنێژی یعنی لە هەرێمێدا ئێدی ڕەوشێکی جوداتر هاتی پێشێ ئەو نەکارن ئێدی کوردان ئەو بکەن یعنی لە بەرچاوان دەرباز نەکەن لۆماژی ئەو تهدیدێن و فەتح هێڵدز دکا و تورکیا دکا و مێدیایوی دەکەن بەڕاستی لە گۆڕمن نەها بە تایبەتیژی لە 3-4 مەهێن پێشیامەدا بنێوی بۆشە پشتی 3-4 مەهان معجزەیەک چێ دەبێ گۆڕتنێک چێ دەبە ئیسرائیل و تورکیا لە هەفتوو دکەن ئەو تشتێکی دنیا مرۆڤ دکارێ vêyekê wê demê bi cudattir her sengînê di heman demê de dixwazim li ser Îranê de bi kurtasî dîsa behs bikim ku me çi got li Îrana îro de êdî em lê dinarin yanî xwedîşandan jî biborîn minanekî سەرما گرتیە لە جەمەهێژی گەلێکی سارە یعنی ئەو خۆنیشاندانên ئیرانێژی و نێزی هەفتەیەکە 6 ڕۆژە بەردەوام دەکەن لە هەمان دەمێدا لە دەمێکیدا هاتن و ترامپ و نەتەنیاهۆ بە هەفتوورە جڤیان ئێدی و جڤینجی بە تایبەتیژی تەکیلیاوی بە ئیرانی ڕاهبوو بە پێشەڕۆژە ئیرانی ڕاهبوو لە ماژی ئیدی خۆنیشاندانێک دەست پێ کرد ئەو خۆنیشاندان حتا نەهاژی مرۆڤ نەکارە بێژێ گەیشتیە ئاستی خۆنیشاندانە شۆڕشە ژینە ئەمینی بەڕاستیژی پڕ لە پاشڤەیە بە تایبەتیژی لە تارانی پڕ لاوازە لە چەند گەڕەکانە یعنی لە گەڕەکان ژینیە لە بازاڕێدایە لە دەرەوەی بازاڕێ نینە تەنێ لە ئەسفەهان مەشهەد و لۆڕستان و لە بەختیاریە یعنی و لە هەنێک جیاجی وەکی بەختیاری و لۆڕستان زیاتر مرۆڤ لێ دەنەڕێ خۆنیشاندان زیاتر عەشیرەت و گروپێن جڤاکی لە پشتر حتا هاتنێ حتا 8 کەس هاتنە کوشتن ئێدی داخوازیەکی وانێ ڕادیکال هەیە لە دژی خامینەی یعنی بە ئاشکرا داخوازیە ڕووخاندنە ڕژێمێ دەکەن لێ هێژی مایەک و ئەم بکارن بەڕاستی لەسەر ئەنجامێن خۆنیشاندانان بە
بەعاخفن تشتێک و ئەس دەخوازم لەوێ دەرێدا لەسەر ئیرانێدا ببێژم یعنی مەلە داخوێنیە ترامپ و نەتەنیاهۆ دیت و ڕۆژنامەڤانێک پرسیار لێ کرد ترامپ گوت من بەحسا ڕوخاندنە ڕژێمە ئیرانی نەکرد ئەس بەحسا ڕوخاندنە ئابووری دیکە یعنی ئاv نیشان دەدا کو حتا نەهاژێ لە نەخشەیە ئەمریکادا ڕوخاندنە ئیرانێ نینە ئیسرائیل دەبە و تشتێکی دنێ بخوازە لێ لە نەخشەیە ئەمریکادا تشتێکی وسانینە لە نەخشەیە ئەمریکادا تەسلیمگرتنە ئیرانی هەیە بە لە ڕێکە خۆنیشاندانان دەبە لە ڕێکا تهدیدن ئیسرائیلێ دەبە لە ڕێکا تهدیدن دیپلۆماسی و ماسیە دیپلۆماسی دەبە ئیتر لە ڕێکا تهدیدن ئابووری دەبە چ دەبە بنا ببە یعنی ئارمانج نە ئەوە ئیران بڕوخین ڕوخاندنە ئیرانی کارێکی وەقاسی لە بەرژەوەندیە ئیرۆ یا ئەمریکادا نینە بەلکی ئەو کە ئیران بە دەرەجە یەک ئەمریکا بە دەرەجەیەک دەخوازە ئیران تەسلیم بگرێ نێزی خۆ بکە ژە چین دوور بخە تشتێ هەرە سەرەکە ئیرۆکە ئەم دەکارن vێیەکێ ببینین و vێیەکێ فام بکەین بێگومان ئەو تهدیدێن ئیسرائیلێ ئەو تهدیدن دەمێ پێشیە ئیسرائیل ئەگەر و شەڕێکژی بکە دیسە ji بۆی vێیەکێ دەبێت و خۆنیشاندان زێدەتر ببن خۆنیشاندەر کێمتر بترسن ku حتى يعني دەماک و ترامپ دەبێژێت دەستێمە لەسەر پیتکە قلێشێ و ئەمێ هەگەرکو ئەو خۆنیشاندانان بکوژن ئەمێ لێ بخەن دیسانجێ خزمەت بەvێ دکا کو ئیران لە داویەدا لە ڕێکە خۆنیشاندەران لە ڕێکە تێدیدن ئیسرائیلێ لە ڕێکە جەزایەن ئابووری لە ڕێکە جەزای دیپلۆماسی و جەزایەن دنێ تهدیدێن دنێ ئیدی ئیران تەسلیم ببە نەکو بڕوخینە یعنی بە خوێندنا من حتا نەهاژی بەوی ڕەنگیە تشتێکی دن کۆواز ببێژن نینە لەسەر عراقێ هەنێک تشتێ نو گوتن بەریە چەند ڕۆژان هەڵبژاردنە سەرۆکاتیە پەرلەمانە عراقی هاتکردن ئیدی مەدید کاندیدا پەدەکێ شاخەوان عەبدوڵڵا لەوێ هەڵبژاردنێدا هات ئاویتن هەم کوردێ مینا یەکێتیە و پارتیەن دنێ هەم سونی هەم شیعە دەنگی خۆ پێ نەدان لێ ji دەنگان زێدەتر ئەو جەزاکردنا پەدەکێ بوو یعنی هەر کەسی بەوی ڕەنگی شڕۆڤە کرد و کریزێکی مەزن چێ بوو پەدەکەی تهدید کرد کۆ لە پرۆسێسە سیاسی عراقی ڤەدیکشیان و حتا گوتن شیعە و سونیان ئیخانەت لەمەکردنە فلان و بێوان لێ من بەحسا تارق زێدان کرد و سەرۆکی محکمەیە دەستوریە عراقیە لە بەرێداژی حتا ئیرۆ گەلێک بڕیارێن چارەنویسدانە گەلێک جارنا ئیدی بڕیارێن و هەر کەس نەکاری بوو بدێ دەربارەی پەدەکێ و دەربارەی سیاسەتاوی پترۆڵێ بە تورکیای ڕا گومرگان ڕا باڵە فرخانەیان ڕا مەسەلەیە ڕیفراندۆمی ڕاوانە هەمیان ڕا ئەو کەسێک ئالیکردە ئەو کەس ئیدی زێدان مرۆڤ دەکاری بێژی وەک ئاکتۆرێکی دەوڵەتە کورد یا عراقی ببینی و سەرۆکی دادگاها دەستوریە و ئەو دیسە کەتە ناوبەرێ لە شوونە یعنی نەخواست بە جارێکی دەڕبەیەکی ڕادیکال لەسەر پەدەکێ بکە هەم ژەعالیەکی گوت تشتێک و تو دخوازی لە بەغدایە ئەم نادەنتە هەمژی سەرۆکی هەڵبژارتی هەڵبووسیان و هەیبە هەڵبووسی پشتێک و هات هەڵبژاردن لە تەلەڤیزیۆناندا داخیانیدا گۆ هەگەر و هون دخوازن لە کوردستانی قەبەدایەتیە بکەن لە بەغدای ئەم لەوە قبول ناکەن لە بەغدای ئەمەوە تەربیە بکەن یعنی پەیامێکی پڕ توندا لە هەمان دەمێدا ئیدی دەوڵەت تا عراقیژ پەدێکی ڕاگوت بنەڕە ئیدی تو پڕ دەستی خۆ درێژ دەکەی ژنەها و شوون و مەسەلەیە سەرۆک کۆماریە لە پێشیامەیە سەرۆک کۆماری ئەم دەزانن حەقێکیە و کی دکاری ببە سەرۆک کۆمار ئەمێ بەوی ڕەنگی ئەو بدەن لۆماژی ئەم ئیرۆ شخصی شاخەوان عەبدوڵڵادا ئەم دەرسێکی ددەنتە ئێدی دەرسێکژی دانێ نەهێلان شاخەوان عەبدوڵڵا و کاندیدێ سەرەکی یا پەدەکێ بوو ئیدی بێ هەڵبژاردن چ قاسی پەدەکێ خۆ ئەو کرد ئەو نەبوو دیسان زێدان کەتە دەورێ و لە شوونە شاخەوان عەبدوڵڵا کەسێکی دنێ ئانین
ئەوژی پەدەکێت لێ کەسێکی لە نێعانین گوتن تەمام بلا ئەو بە بێڕەنگی ئەو دەدەمێ پێشدا ئەس باوەڕم دەوڵەتە عراقیێدی ژنوڤە تێ فۆڕمکردن دبە دەوڵەت ji bo ku heta niha mirov nekare bêje Iraq dewlet e birastî jî heta wekû êsta heta wekû niha ez nabêjim Iraq dewlet e yani li dewletekî de bi vî rengî mamele nayê kirin yani em hez bikin hez nekin wek Kurd em Kurd hemû ji dewletên merkezî narazî ne rast e lê ez li Belçîkayê dijîm min li Belçîkayê xwîndiye û li ser sîstema la merkeziyet û federasyona Belçîkayê min gelek lêkolîn kirine heta ez geştime malê kesên ku bingeha îdeolojîk ya wê federasyonê ava kirine û bi wan re axeftime ez baş ji wê yekê fehm dikim ku tiştê ku Kurd dikin li Iraqê ne ji bo berjewendiya Kurdan e dewarê akademî de girêdayekî xwe bi meseleya federalîzm û lamerkezî û merkeziyeta dewletê wenîne tişteke zêdetir li berjewendiya ecendeya hîzbekî û çend malbatan yani Kurd û Kurtasî ew e hem de li barê bi taybetî jî derbarê aborî de û heta ev yek jî hebe dewlet nabe dewlet yani loma jî ez bawerim demê pêş de Iraq dê hokûmî serhevdû bike ew hokûmî serhevdûkirin nayê wê watayê ku wek hinek kes dibêjin ala rengîn ji destê me derdixin federasyonê ji destê me derdixin êdî me ew dikin nexêr tiştekî wisa nabe tiştek dêwî de nayê gotin lê dewlet di nav dewletê de çi nabe li her ciyekî bê kî bibe bila bibe yani ev tiştane gerek mirov bi vî rengî bibîne heger ku pedeke û yeneke dixwazin her kesekî dixwaze divê li Bexdayê siyaset bike li nava Bexdayê li nav saziyên Bexdayê de xwe bihêz bike tu xwe bihêz nakî ji bo hinek berjewendiyên tesik yên aborî ya malbatî li Kurdistanê de tu texwe ji navenda biryaran dûr xistiye û gava ku mesele jî tu dewlet jî hêzawî hebû hokûmî serhevdû kir tu dibêjî ev îxanet e ew komploya li dijî Kurdan ew berastî li rewşa îro de pir pere nake hevalên hêja loma jî demê pêş de mirov guhortinekî wisa li Iraqê de dikare bibîne û ev nîşana vê yekê bûn rast e li Iraqa nû de piştî heftê Oktûber piştî şikandina difnên Îranê de li Iraqê de gelek derî li pêşiya Kurdan û Sunniyan vebûne lê Sunnî aqilin li Bexdayê siyaset dikin yekêtî jî li gorî pedekê aqiltir e yani rast e yekêtî li nan û dehê duyê gendaliyê de dixwe ew rast e lê di heman demê de siyaseta wî siyaseta Bexdayê rast e xoziya yekêtî bi qasî ku li Bexdayê siyaset dike bi qasî wê jî siyasetekî durist li sedî deh li Kurdistanê kiribe bi taybetî li Silêmaniyê kiribe ez vê yekî nabînim berastî pedeke tu divê wisa bikî yani tu jî here li Bexdayê siyaset bike li nava Somo de siyaset bike li nava Banka Merkezî de siyaset bike li nava Wezareta Bergirî siyaset bike Wezareta Malî kar bike yani tu nakî ev yek pirzgirêkên we ne belê hevalên hêja ez lê dinerim dîsa bizanim pirsyarێکی جددی هەیە یان نا کاک شەهید محەممەد پرسیار کردە کاکیوا پەیوەندی ڕۆژئاوای کوردستان و پارتی لە کێوە هەیە نەوتی ڕۆژئاوا چۆن دەفرۆشێت زانیاری پشتڕاستکەرەوەت هەیە لەسەر
پەیوەندی کورد و ئیسرائیل لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان کاکە ئیتر پەیوەندی پارتی و خۆسەری دیموکراتیک و یانیش هێزەکانی سووریای دیموکراتی لە هەموو کاتێکدا هەبووە لەو کاتانێک کە خەنجەریان لە یەکتر سوار کردووە ئەوانە نەوتیان بەیەکەوە فرۆشتووە ئەو نەوتە هیچ کەسێک نایکڕێت ئەو نەوتە چەند کەسێکن لە پارتی نزیکن حتا لە بنەماڵەی بارزایی نزیکن ئەو نەوتیان بەردەوام کڕیوە حتا فرۆشتویانە تورکیاوە یعنی ئەمە شتێکی زۆر ئاشکرایە شتێکی زۆر شاراوە نیە تەنانەت من هاوڕێکم هەیە لە مۆسکۆ کاری وەرجێران دەکات چەندی جار لە میدیای رووسیادا بە بەڵگەوە بە ڕسمەوە ئەمانەی نیشانی ئێمەداون کە تەنانەت لەناو سووریادا لەناو ڕۆژ ئاوادا بەرپرسیارانی پارتی نەوتەکە لەسەر بیرەکان دەخەنە ناو تەنکەرەکانیان تەنیا بردیانە ئەلعەزاز و ئەلباب و ئەو شوێنانی کە پێشتر ئیتر چەتەکانی لێبوون ئێستاش لێتی فرۆشت ئیتر نەوت فرۆشتن شتێکی زۆر ئاشکرایە لەو بارەوە زانیاری پشتڕاستکەرەوە نییە لە بینی کورد و ئیسرائیلدا بەڵام ئیتر مەحاڵیش نییە مەحاڵ نییە خۆی لە خۆیدا پەیوەندی هەیە پەیوەندی تەلەفۆنی هەبووە ڕاگەیەنراوە بەڵام ئیتر ئەمە کارێکی مەحاڵە ئەگەر نەبێ ئەگەر ئیسرائیل کە لە ئێراندا لە عێراقدا ئیتر دەستگای جاسووسی هەبێ لە ڕۆژ ئاوادا هیچ پەیوەندیەکی نەبێ بەڵام ئێمە لە مەسەلەی هەواڵگیریدا کار ناکەین بەڵگەمان لە دەستدا نییە کاک هەیمەت پرسیارێکی کردووە ئیتر هەر بەڕاستی هەسەدە توانایی بەرەنگار بوونەوەی تورکیای هەیە یعنی ئاخر بەرەنگاریەکە چییە ئەگەر تورکیا هەموو هێزەکانی بجوولێنێ F16 بجوولێنێ ئەو هەموو تانک و تۆپە بجوولێنێ چەتەکانی بجوولێنێ سەربازەکانی بجوولێنێ جاشەکانی بجوولێنێ هەسەدە چۆن بتوانێت ئەو توانایەکە یعنی ئەگەر گلۆپێکی کەسێک بۆ تورکیا هەڵ بکەن نەخێر هێزەکانی سووریای دیموکراتیک ئەو توانایان نییە و هەرچەندە هێزەکانی سووریای دیموکراتیک ئێستاکە لە بواری تەکنۆلۆژیەوە لە بواری تواناوە بەهێزترن لە جاران بەڵام کۆمەڵێک شتیشیان هەیە کە وەکو جاران بەهێز نییە جاران بەردەوام لە بەرەی ئەفرین و لەو بەری ئای فراتدا کە حیزب الله هەبوو هێزە ئێرانیەکان هەبوون سوپای ئەسەد هەبوو ئەمانە شەڕیان دەکرد کاتێک تورکیا دەهاتە پێشەوە ئەمانەش قوربانیان دەدا ئێستاکە ئەمانەش نەماوە هەمووی ئیتر ئەو لایەنانە کە نزیکی دەوڵەتی تورکیان ئیتر بەڵام وەکوتم هەبوونی ئیسرائیل پۆست حوتی ئۆکتۆبرەوە نەخشەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕێگا بەمە نادەن کە تورکیا کارێکی وا بکە کاکە شەهید محەممەد نەخێر تاوەکو ئێستا دیمەشق یان تورکیا هیچی نەوتووە لەسەر جۆلان دوای دان پێدانانی ترامپ نەخێر شتێکیان نەوتووە ئەوان باسی هەموو شتێک دەکەن باسی جۆلان ناکەن ئەوان باسی ئیتیفاقی ساڵی شەستەکان دەکەن باسی ئێستا ناکەن ئەوەش واتای ئەوەیە کە ئەوان جۆلانیان پێشکەشی ئیسرائیل کردووە بەڵام داوا دەکەن لەو ڕۆژەی کە ڕژێمی بەشار ئەسەد کەوتووە ئەو ئیسرائیل ئەو شوێنانی کە داگیری کردوونە لەوێ بکشێتەوە یعنی کەواتە جۆلانەکە ددەینێ ئەتۆش جەبەل شێخ و ئەوانەمان بدەوە مەسەلەکە ئەوەیە بەڕاستی پرۆسەی ئاشتی کاک شەهید محەممەد پرۆسەی ئاشتی مد بووە پرۆسەی ئاشتی پەیوەندێکی زۆری بە مەسلەی سووریا هەیە و پرۆسەی ئاشتی نییە بەڕاستی من ئەو ناوە بە هەڵە دەبینم بەکارهێنانی ئەو ناوە بە هەڵە دەبینم یعنی هەندێک لایەن پێیان خۆشە وا بڵێن بتان بە تایبەتی لایەنی گرانی دەم پارتی و هەندێکی پەکەکە و ئەوانە ئیتر بەڵام شتێک نییە بە ناوی پرۆسەیەکی ئاشتی ئەوە ئولتیماتۆمی مەهەپە و
ئاک پارتیە لە بۆ ئۆزەلان و لە بۆ هێزەکانی سووریای دیموکراتی کە نزیکی ئیسرائیل نەبن وەڕن بەیعەت بە ئێمە بدەن کەواتە بەیعەت بە ئەحمەد شەرع بدەن ئەوانیش بەیعەت بە ئەحمەد شەرع نادەن عەلەویەکان بەیعەتی پێ نادەن درزیەکان بەیعەتی پێ نادەن کوردەکان چۆن بەیعەت پێ بدەن یعنی کێشەکە لێرەدایە ئیتر بۆیە ئیتر پەکێکە هەموو هێلکەکانی خۆی خستۆتە سەبەتەی ئۆزەلان خۆی لە خۆیدا ئەو ڕەخنێ و وابزانم مەشروع و حەقانیەتە بیکەین کە پەکەکە بەخۆی هیچ پرۆژەیەکی نییە کاتێ لەگەڵ کادرانی و لایەنگرانی پەکەش قسەی دەکەی پێیان ناخۆشە و تووڕە دەبن ئەڵێن پەکەکە کاکە فکری نییە پەکەکە فکری نییە پەکێکە توانای کۆکردنەوەی حشیمەتی چەکداری هەیە توانای دروستکردنی چەکداری هەیە کادری چەکداری توانای دروستکردنی کەسی فیدایی و قوربانی دەری هەیە توانای هەیە خەڵک بە ساڵان لە شاخ کۆبکاتەوە بەڵێ ئەم شتانە هەمویان هەنە بەڵام کاتێک هاتە سەر مەسەلەی فکری و استراتیژی پەکەکە بەخۆی هی شتێکی لەو بارەی نییە چاوی لە ئۆجەلانە ئۆجەلان چی بڵێ نە ئەڵێ باشە نە ئەڵێ خراپە بەجێی دەکا بەڵام ئێستاکەش وایان ئیتر دەبێ بزانین لە ئایندەدا چی دەبێ خۆی دواخستنی ئەو پرۆسەیە کە من بە ئولتیماتومی دەزانم نەک پرۆسی ئاشتی پەیوەندی بە سووریاوە هەیە لە سووریاشەوە ئێستاکە گۆڕانکاریەک نییە هەر لە بۆ هەندێک هەڤاڵ یڵدز جێگری سەرۆکی دەم پارتی کە چوو بۆ لای ئۆزەلانیشیتر ئەو ڕۆکە لە لێدوانێکیدا ڕەسمەن هێزەکانی سووریای دیموکراتیک بە تیرۆریست دەبینیانی بە تیرۆریست دەبینێت ئیتر هیچ نەما کەواتە لە گۆڕێدا بەڵام ئەوە واتای ئەوەی نییە کە کۆتایی پێدێنیتر هەموو کارتەکانی خۆیان دەخەنە هەتا ئاخر دەقاتە لە دەستیان بێ دەخەنە مەیدان ڕنگ بێ دۆناڵد ترامپ هەرچەندە لە ئەژێنداکەیدا ڕۆژی دووشەممە لە بۆ ئەردۆغانی دیار نەکردووە کە لەسەر مەسەلەی سووریا قسە بکە لەسەر کوردەکان قسە بکە بەڵام ڕنگ بێ لە بەرامبەر داخوازیەکانیدا کە ترامپ لە بۆ مەسەلەی غەزە زۆری پێویست بە ئەردۆغانە ڕنگ بێ لە بەرامبەر ئەوە ئەردۆغان بیهێوێ هەندێک شتان پێشنیار بکە ئێتر با بزانین چی بەسەردێ هەتاوەکو ئێستا هیچ شتێک لە ئارەدا نییە ترامپ دەست و پێی بەستراونەتەوە وەکو جاران ناتوانێت ئیتر هێزەکانی سووریای دیموکراتی و کوردەکان بفرۆشی و بڵێ ئەوانیش کاتی خۆی لە جەنجی جیهانی دووەمیندا لە نۆڕماندیا یارمەتی ئێمەیان نەدا کوردەکان یعنی لە سەردەمێکدا کە حەسەن زیرەک و تاهیر تۆفیق و ئیتر حەسەن سیساوی بە کەوچکی چا ئیترم گۆرانیان دەوت و مۆسیقییان دەگوت ئەو ئەڵێ کوردەکان لە نۆڕماندی یارمەتی ئێمەیان نەدا لە بۆ هەندێکیان فرۆشن ترامپ ئێستاکەش ئاینی ترامپە بەڵام هاوکێشەکە زۆر گۆڕاوە هەروەکو باسم کرد ئەو کابینێ ئێستا کابینەیەکی زۆر جیاوازە وە سەردەمەکە سەردەمێکی جیاوازە نازانم کاک شاین سەبارەت بە خۆپیشاندانەکانی ئێران وردەکاریەک لە ئارادا نییە بەڕاستی ئێمە ئەو زانیاریانە ریان لە سوسیال میدیاکاندا وەردەگرین من لە تاران و ئەوانە یەک دوو ڕەفیقم هەنا لە شارەکانی دیکەش نیمانە لە ڕێکی ئەوانەوە بەڕاستی هەندێک زانیاری جاروبار وەردەگرم هەتا وەکو ئێستا لە ناوچە کوردیەکاندا شتێکی وان نییە وەکووت لە ناوچەکانی دیکە هەیە لە لەورستان هەندێک خۆپیشاندان هەیە بەڵام لە شوێنەکانی دیکە جارێ خۆپیشاندان نییە جارێ زووە لەسەر ئەوە قسە بکەین هەر بژی دەم باش ڕێز و سلااو خۆیان دکا ئەوێ مەهانێکی درێژ بوونە وسە لایفەمە هەنێکی درێژ بوو شەوێکی خۆش ژوەڕا دەخوازم دەم باش